بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە دوایین راپۆرتی کۆمپانیای دیلۆی دەکەین کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بڵاوکراوە سەبارەت بە هەناردەی و بەرهەمێنانی نەوتێریم لە شەژمانگی کۆتایی 2020 باز لە خەلەکانی راپۆرتەکە دەکەی وەک سەرەوە دەکەین بۆچی نرخی نەوتێریم لە بازارەکان جیاندا هەندێک جار بە کەمتر لە $70 هەندێک جار کەمتر لە $8 لە خواردنرخی برێنتەوە فرۆشراوە و ئایا ئەو راپۆرتانی کە دیلۆی بڵاو دەکاتەوە راپۆرتی وردبینی کراون لەلایەن دیوانی چاودێری دارایی ئایا متمانە پێکراون هەروە باز لە ئایندەی کێشەی نەوت لە نێوان هەرێمی و بەغداد دەکەن لەگەڵ هەرێک لە بەڕێزان بەهجەت ئەحمەد شارەزای نەوت و غاز لە ستۆدیۆ هەروە یادگار سدیق ئەندامی دەستەی بەڕێوەبردنی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیت لە پرۆسەکانی نەوت لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک بەچێت بەخێر بن سەرتا لە ئەوە دەست پێ بکەین راپۆرتانی کە دیلۆیت بەڵاوێن دەکاتەوە راپۆرتی متمانە پێکرا و پشڕاستکراون لە نێوان دیوانی چاودێری دارایی هەرێم چونکە لە راپۆرتەکانە باز دەکەوان بەرپرسیار نین بەرامبەر بە لایانی سێم و ئەو راپۆرتیان بۆ ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز ئامادە کردووە. بەڵێ زۆر سپاس و زۆر سپاس بۆم دەرفەتە طبیعی کۆمپانیای دیلۆیت کە لە ساڵی 2007 هەتاوەکو ئێستا گرێبەستیە لەگەڵ حکوومەتی هەرێما و کاری وردبینی ئەکات لە داتانەوتەکانی هەرێمی کوردستان هەتاوەکو ئێستا خۆی بە شێوەیەکی ڕاستەوخۆ نەچووە مووقعی داتاکان کۆبکاتەوە داتاکان وەربگرێت چی لە جێیهان چی لە کێڵگەنەوتەکان لە هەرێمی کوردستان و چی لە خۆرمەڵە کە لێرەوە پەمپی نەوتەکە کرێت و ئەنێرێت بۆ بەندەری جێیهان واتە ئەو داتایانەی کە وەری دەگرێت تەنها لە سەرچاوە فەرمیەکانی ناو حکوومەتی هەرێمی کوردستانە لە وەزارەتی سامانە سروشتیەکان و ئەو داتایانەیە کە حکوومەت پێی ئەدات بەس دەبێت بتێ بەداچوونی ورد پێ دەی بچی لە کێڵگەکان و لە بەندەری جیهانی ئەوانە وەربگیر خۆی ئەوەی کە کۆمپانیای دیلۆیت مەفرۆز بوو کە بیکات لە وردبینی بۆچی ئەڵە شەفافێت یعنی بۆچی شەفافێتەوە بۆچی کە وڵاتان گرێبەست لەگەڵ بۆ نمونە کۆمپانیایکی وەکو دیلۆیت هاکەن بۆ ئەوەیە کە دیلۆیت مزداقێت بدا بە پرۆسەکەیان ئەمیش لە ڕێگەی چێوە لە ڕێگەی ئەوەیە کە تیمەکانی کۆمپانیای دیلۆیت خۆیان مەیدانی بچن سەردانی کێڵگەکان بکەن بچن سەردانی شوێنی هەناردەکردنی نەوت بۆ نمونە کەسا لە هەرێمی کوردستانە لە خۆرمەڵەوە دەست پێکاتوە چێ بەرەوە تورکیا و لەگەڵ ئەو عەدادانە و ئەو مۆنیتەرانێشی کە هەیە لە جەیهان خۆیان ڕاستەوخۆ بچن لێو داتاکان وەربگرن بەڵام کۆمپانیای دیلۆیت خۆی لەمانە هەموو بێبەری کردووە لە ڕستەیەکی ژێرەوەی راپۆرتەکان نووسێت ئێمە ئەمەمان تەنها بۆ ئەنجومەنی هەرێمی نەوت و غازی کوردستان پارەشی پێدرێت بە دیلۆیت لە بەرامبەر ئەم وردبینی بەڵە بە دڵنیایە خۆی وردەکارەکەیم لانێ نازانم چەندێکی پێدرێت تاوەکوستا بەڕاستی زۆرشم هەوڵاو دەسم کەوە دەسم نەکەوتۆ بزانم چەندەکە و چەندێک پارەی لایەن حکوومەتی چکە کۆمپانیای دیلۆیت وەکو باقی کۆمپانیەکانی تر کۆمپانیایکی قازانج ویستە و بە بەلاشیش ناکات. باشە بەس ئامادەکردنی ئەو بۆنم هەر لاپەڕەیەکە زۆری هەرکە بڵێن شارەزایەکی بواری دارایی یاخود بڵێن ژمێریاری دەتوانێت ئەمە بکە؟ من لە راپۆرتەکانی پێشووتری دیلۆیتی شەهر میوانی جەنابتان بووم لێرە وتم محاسیبەکەی کەناڵی پێیان لەوە جوانتر دەتوانێت ئەو راپۆرتە ڕێخە و تەنزیمی کا و بە ڕێک و پێکتر و بە شێوەیەکی باشتر و کڵێشەیەکی جوانتریشی پێ بدات چونکە ئەوەی کە لە کۆمپانیای دیلۆیتە هاتووە ڕێک پێچەوانی ئەوەیە کە لە گرێبەستە نەوتەکانی هەرێمی کوردستانە هەیە ڕێک پێچەوانی ئەو داتایانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان کە خۆی ڕێککەوتووە لەگەڵ کۆمپانیا نەوتەکانی بیانەکان کە هاتوونە هەرێمی کوردستانە ویشەکەن و پێچەوانی ئەو گرێبەستانەیە چکە بۆ نمونەیەکی زۆر بەسیط بە جەنابتان بڵێم لە گرێبەستەکانی هەرێمی کوردستانە باسی ئەوە دەکات کە ڕۆیاڵەتی هەیە بۆ نمونە لە سەدا دەی مڵکانی ئەو نەوتەیە تاوەکو ئێستا یەک تاکە دۆلاری ژۆر نەگیراوە لە راپۆرتەکانی کۆمپانیای دیلۆیتی شادەر نەکەوتەوە کە حکوومەتی هەرێم $1 وەرگرت بێت بۆ نمونە جیاکردنەوەی کۆستی کێڵگەکانە ئێستا ئەمە بۆ نمونە لە هەرێمی کوردستانە کێڵگەمان هەیە $1 کۆستی نەبووە بۆ نمونە چەرگی خۆرمەڵە کە چەرگی خۆرمەڵە ئەو کاتە لە ساڵی 2014 کە دەستی بەسەردا گیرا و کۆمپانیای کارچۆ سەری خۆی 6 بیری هەبووە خۆی بیرێکی لەبەردەستی کۆمپانیای نەوتی باکووری عێراق بووە بیرێکی بەرهەمهێن بووە و ئێستا خۆیان تقریبا نزیکەی 27 بیریکیان لێدا و خەریکی لێدانی بیری تریشن نزیکەی گەیشتە 87 بیر کە ئێستا بەرهەمی لێو دەرەچێت کە $1 بۆ هەمووی قانزاجە و ئەو
تاکە چڵگەشە لە هەرێمی کوردستانە کە کۆمپانیایکی ناوخۆی ئەیبا بڕێەوە و هیچ داتایەکی فەرمی و نافەرمیش لەسەر ڕێژەی بەرهەمهێنان و لەسەر ڕێژەی بەرهەمەکانیان ڕۆژانە چەنە بەرهەمێنە دیار نییە. باشە بەس ئەو راپۆرتانە لەلایەنی ناوخۆی چ دیوانی چاودێری دارایی بێت چ پەرلەمان بێ راپۆرتەکانی دیلۆیت پێش ڕاستکراوەنی؟ هیچ راپۆرتەکانی دیلۆی ئەتیباری پێ ناکرێت بە سەراحەت ئەگەر ئەمە بەواقعی بیرکەینەوە و دیوانی چاودێری دارایش لە ئەخیر لە دوانی بەرپرسەکەیدا کە جوابی دیوانی چاودێری فیدرالی عێراقیدایەوە سەبارەت بەوەی کە داتاکانی نەوتی هەرێمی کوردستانن پێبگەێنێت وتی ئێمە هیچ داتایەکی تایبەت بە نەوتی هەرێمی کوردستان لە لای ئێمە نییە. کەواتە دیوانی چاودێری دارایش و پەرلەمانی کوردستانیشکەوە کوجێتێکی ڕقابین هەردووکیان ئەم لە حکومەت ئەو لە پەرلەمانە بەڕاستی ئاگیان لە سەرچاوەکانی داهات و بڕی داهاتی نەوتی هەرێمی کوردستان. باشە بەس بۆچی وا درەنگی راپۆرتەکان بڵاو دەکەنەوە ئێستا بڵین هی 6 مانگی کۆتایی بڵاو دەکەنەوە یاخودی مانگی 7 و 9 وا بە درەنگەوە بۆ مانگانە و راپۆرتانە نییە. خۆی کاک حەکیمەوە پەیوەندی هەیە بۆ ناشەفافێتەوەی کە لە کۆی پرۆسی نەوتی هەرێمی کوردستاندا هەیە ینی خۆی کێشەکە ئەلەم نقطەیەدا ئێستا بۆ نمونە ئێمە عێراق مەدحی ناکەین بڵێن عێراق شامی شەریفە و زۆر وڵاتێکی شەفافە ئەمانە بەڵام دەبینین لەگەڵ ئەوەشدا بۆ هەموو گەندەڵیەوە بۆ هەموو محاسەسەی حیزبی و لەناو حکومەتە هەیە دەبینی وەزارەتی نەوت لە کۆتایی مانگدا یەک ڕۆژی بەسەردا تێناپەڕێت یەکسەر راپۆرتی ئەو مانگە بڵاوە کاتەوە ینی بڵاوکردنەوەی ئەو راپۆرتی کە ئێستا بۆ نمونە کۆمپانیای دیلۆیت بڵاوی کردوێتەوە پێویستی بە چەند سەعاتێکەیە پێویستی بەوە نییە کە دانیشە بۆ نمونەوە ئێمە گەیشتوونەتە ناوەڕاستی مانگی شوباتی 2023 مانگی حوتەمانە تازە بڵاوێتەوە بەڕاستی ئەوە کارێکی خراپە. باشە دوای دێن سەرەوە راپۆرتەکە کارەساتی تێدا دێمەوە خزمەت کاک یادگار سوپاسماوە دەبوونی بەڕێزیشت دەمەوێت سەرنجی بەڕێزیش بزانم لەسەر ئەو راپۆرتانە و ئایا ئەم راپۆرتانە متمانە پێکراون یاخود پێویستی بەلوچوونی زیاتر هەیە و سەبارەت بە بڵێن ئەوەی کە تێبینیشە لەم راپۆرتە لای ئێوە چتان تێبینی کردووە کە راپۆرتی 6 مانگی کۆتایی 2022 لەبارەی بەرهەمێنان لەبارەی هەناردە و فرۆشتنی نەوتێرە. بەناوی خوای بەخشندەوەیەبان سڵاوێتان دەکرد تەبیعی بڵاوکردنەوەی هەر راپۆرتێک لە هەر بوارێک کاتێ کە راپۆرتەکەی لەسەر ئەنووسێ شتێکی گرنگە چونکە لە ڕێگەی و راپۆرتانەوە توانین هەڵسەنگاندن بکەین بۆ ئەو سەکتەرەی کە راپۆرتەکەی سەبارەت بنووساوە لێرەشە بە تایبەتی باسی سەکتەری نەوتی هەرێمەکەین کە بە شادەماری ئابووری هەرێمی کوردستان دەستنیشانەکرێەوە تا ئێستا یەکێکە لە باڵێن زۆرترین داهاتی هەرێمی کوردستان ئەگەر نەڵێن هەرە زۆرەکەی لە نەوتەوەیە. تەبیعی ئەم راپۆرتانە گرنگی خۆیانیان هەیە و وردبوونەوە لێی کارێکی زۆر زۆر باشە هەڵسەنگاندن بۆی بۆ ئەوەی لە ڕێگەی ئەم راپۆرتانەوە بۆمان دەرەکەوێت کە بزانین ئەم سەکتەرە گرنگەی هەرێمی کوردستان یاخود شادەماری ئابووری هەرێمی کوردستان چۆن بەڕێوە دێت. ئەمە سەبارەت بە راپۆرتەکە و دیلۆیتیش لە ماوەی ڕابردووە هەر لە ساڵی 2017 تاکو ساڵی کۆتایی 2022 بەدەوام راپۆرتەکانی بڵاو کردوێتەوە بەدەر لەوەی کە بۆچی دیلۆیتە بۆ چاودێری دارایی نییە ئەوە نییە ئەمە بە کارێکی ئیجابی من هەڵی ئەسەنگێنم و شتێکی باشە بۆی بتوانین لە ڕێ و ژمارانی کە بڵاوکرێتەوە هەڵسەنگاندن بکەین کە ئەم سەکتەرە چۆن بەڕێوە. ئەگەر بێمەوە سەر بەشەکەی تری ئەم راپۆرتە تەبیعی ئەم راپۆرتە چەند وردبینیەکە بۆ داهات بەرهەمی نەوتی هەرێمی کوردستان هەناردەکردن و داهاتەکەی کە گەڕاوەتەوە و لە تەخسیسی بابەکانی بۆ کردووە. هەر بابێک ئەوەی تێبینیەکرێ بە شێوەیەکی گشتی لەسەر راپۆرتەکە بەرهەمی هەرێمی کوردستان تقریباً سەقامگیر بووە لەو مدەتە بەرز و نزمێکی کەمە بەڵام ئەوە نییە کە زۆر جێی تێبینی بێ و ئەو نەوتەی کە بەکار هاتووە لە ناوخوا بە تایبەتی لە چارەکی کۆتایی ساڵە لە 141 زیادی کردووە کە ئەمیش بۆ پاڵاوەکان بۆ وەزارەتی سامان سروشتیەکان یاوێتی بە پاڵاوەکان بۆ پاڵاوکردن بۆ بەرهەمە نەوتیەکان کامە بەکارێکی ایجابی دیسانەوە ئەژمارەکرێت چونکە لە وەرزی سیستان تەبیعی ئێمە چاوەڕێیەکەین وەزارەتی سامان سروشتیەکان یاخود سەکتەری نەوت زۆربەی زۆری چونکە ژێرخانێکی تەوی
پاڵاوتن هەیە لە هەرێمی کوردستانە و نەوتەکەش کە ئەیفرۆشین بۆ پاڵاوگەکانە فرۆشێتوە ئەو پاڵاوگانە بەرهەمە نەوتەکانی لێ بەرهەمەهێنن و لە ئەنجامە قازانجی دێتن کەواتە ئێمە گەر بتوانین پێداویستی ناوخۆی پێپڕ بکەینەوە ئەو پەنابەرین کارێکی زۆر باشە بە تایبەت تێبینین کە لە وەرزی زستانە لە هەرێمی کوردستانە چ کێشەیەک دروستە بێ بۆ سوتەمەنی طبیعی بەس تەنها لە چارەکی ئەخیرایە تۆزێ پشکی یاخودە و نەوتی گیرا و پاڵاوەکان بۆ پاڵاوتن زیایی کردووە گەنا لە سێ چارەکی یەکەم ماوەکو یەک وایە خاڵێکی جێی تێبینی و ئێمەش لە راپۆرتی ڕوونبینە لە مانگی پێشوە بڵاومان کردەوە نرخی نەوتی هەرێمی کوردستانە طبیعی پێشتر نەوتی هەرێمی کوردستان لەسەر بنەمایەک دیاریەکە کە نەوتی برێنت بوو نەوتی برێنت نەمایەکی بێنچمارێکی جیهانیە کە دەتوانین بڵێن لەسەر سێی نەوتی جیهان بەو بێنچمارکە پێوانە ئەکرێ هەرێمی کوردستان و عێراقیش بەو بێنچمارکە لە ماوەی ڕابردووە نەوتی فرۆشتووە یاخود لەسەر ئەساسی ئەوە کوانەتەکەی و داشکاندنێکی بۆ کردەوە بەڵام لە مانگی یەکی نوە بەپێی راپۆرتی هەموو کۆمپانیا نەوتیەکان حکوومەت هەرێمی کوردستان هاتووە ئەم گرێبەستەی لەگەڵ کۆمپانیا نەوتیەکانە هەموار کردووەتەوە و ئەو بێنچمارکێک کە متمانەی پێکرا بێنچمارکی کوردی داناوە ATB کە ئەمە وای کردووە کە داشکاندنێکی زۆر لە نەوتی هەرێمی کوردستانە و نرخی نەوتی هەرێمی کوردستان داشکاندنێکی زۆری بۆ بکرێت لە ماوەکانی ڕابردووە هەموو بەپێی هەموو ئەو راپۆرتانەی کە لە 6 ساڵ ڕابردووە جیلۆی بڵاوی کردووەتەوە بە شێوەیەک لە بین 11 بۆ 12 دۆلارە داشکاندن هەبوو بۆ نەوتی هەرێمی کوردستان لەگەڵ بێنچمارکی برێنتە بەڵام لە دوای مانگی هەشتەوە و لە مانگی نۆوە ئەم داشکاندنە لە 12 دلار و یەکسەری جەمپی کردو بۆ 7 دلار و بۆ 90 دلار ئەمە هۆکارەکەی بۆ چیە گەڕێنینەوە هۆکارەکەی بۆ ئەوە گەڕێنینەوە کە ئەمڕۆ ساڵیادی بڕیاری ئەو بڕیارێکە دادگای فیدراڵ دژی هەرێمی کوردستان و بە نادەستوری زانینی یاسای نەوتوغازی هەرێمی کوردستان دەری کرد کە لە 15 ساڵی ڕابردووە بوو ئەمڕۆ ساڵیادێتی ئەو قانونەی کە زۆربەی گرێبەستە نەوتەکانی هەرێمی کوردستان لەسەر بنەمای ئەوە کراوە ئەم یاسایی بە نادەستوری زانی و لە پاش ئەوە شابینیمان کە وەزارەتی نەوتی فیدراڵی چۆن فشارەکانی خستە سەر هەرێمی کوردستان و چۆن فشاری هێنا بۆ کۆمپانیا نەوتیەکانی و بەرهێنی هەرێمی کوردستان کۆمپانیا خزمەتگوزاریەکان و پاشانیش و بۆ کڕیارانی نەوتی هەرێمی کوردستان کە هەڕەشەوەی لێکردن کە بە دواتوونی یاساییەکە بۆ کڕیارانی کە نەوتی هەرێمی بکەن لەبەرەوە هەرێمی کوردستان هەر وەختەش لە چەند لێدوانێکە ئاماژەمان پێکرد کە مەترسی ئەوە هەیە کە هەرێمی کوردستان کێشەی بە بازاڕکردنی نەوت و فرۆشی نەوتی بۆ دروست بکە لەبەرەوە ناچار ببێ کە نەوتەکەی بارزانتر بفرۆشێت بەداخەوەڵم خۆزگە پێشبینیەکانی ئەمەوانە هاتایەتە دی و هەرێمی کوردستان بیتوانیان لە بنی ئەوەی کە ئیستا دنیا پێویستی بە نەوتە و نرخی نەوت بەرزا و ئاراستەی بازاڕی نەوتی هەرێمی کوردستان بۆ ئەوروپایەوە لە ئەوروپا پێویستێکی زۆر هەیە لەسەر سوتەمەنی بیتوانیان نرخەکەی بە نرخێکی زۆر زیاتر بفرۆشێت بەڵام بەداخەوە لە کاتێکا کە نرخی نەوت زۆر بەرزە هەرێمی کوردستان ناتوانێت سوود لەو بەرزەی نرخ بەپێی پێویست وەرگرێ بەڵکو بۆ ئەوەی بتوانێت سەرنجی کڕیارانی نەوت ڕاکێشە بۆ لای خۆی داشکاندنێکی زۆرەکە بۆ نرخەکەی ئەمە خاڵێکی تریان سەبارەت بە نرخی نەوتەکە کە لە راپۆرتەکە پێمانەڵێ و سەلمان دیشی کە مانگی پێش ڕامانگەیان فعلا نەوتی هەرێمی کوردستان بە داشکاندنێکی زۆر ئەکرێت خاڵێکی سێم ئەوەیە سەبارەت بۆ بڕە زۆری کە پارە ئەچێ بۆ کۆمپانیا نەوتیەکانی هەرێمی کوردستان بەرهەمهێن لە نەوتی هەرێمی کوردستانە کە ئیدعای ئەوە کرا یاخود چەندێکە وتێکە خەرجی کۆمپانیاکان کەمی کردووە بەڵام بە سەرنجدان لەو ژمارانەی کە بڵاو کراوەتەوە تێبینی ئەەکەین کە چاوەڕێمانە کرد ئێمە لە چارەکی کۆتاییەوە لە پێنج مانگی ئەکەری ساڵی 2022 ئەو پارانەی کە ئیرێ بە کۆمپانیا نەوتیەکان ڕێژەیەکی زۆری کەمی کردایە بۆچی لەبەرەوەی لە ماوەی ڕابردووە لە ساڵی کۆتایی ساڵی 2019 و سەرەتای ساڵی 2020 چوار مانگ حکوومەتی هەرێمی کوردستان شایستە کۆمپانیا نەوتیەکانی نەیە لە ئەم شایستانەی تەخیر کرد لە بدایەتی ساڵی 2021ەوە دەستی کرد بە دانەوەی ئەو قەرزانە و لە مانگی پێنجی ساڵی 2000 یاخود بگورە لە مانگی هەشتی ساڵی 2022 هەموو ئەو خەرجیانە کۆتایی هات و کۆمپانیاکان هەموویان ڕایانگەیان کە شایستەی قەرزەکانیان هەمووی وەرگرتووەتەوە و ئەو راپۆرتێکی ئێمە مانگی ڕابردوو بڵاومان کردەوە بە وردی پیشانیە کە تاکەی شایستەکان وەرگیراوە یاخود قەرزەکان وەرگیراوە لە دوای ئەوە قەرزدانەوەکان هەموومان یەکە شایستەی کۆمپانیاکان وەرگیراوە
هەرزی پیان نەبووە کەواتە 5 ساڵی پێشمانگی ڕابردوو ئەوایە حکوومەت هێرشی کوردستان داهاتێکی زیاتری بۆ گەڕایەتەوە لەبەری ئەوەی کە داهاتی کۆمپانیا نەوتەکان کەمی کردایە بەڵام بەداخەوە بینین لە راپۆرتەکەدا ئەومان پێناڵێ کە گۆڕانکاریەکی وان نەبووە و ئێمە چاوەڕێمانەکە زیاتر داهات بە کوردستان ئەمە بەداهات کۆمپانیا نەوتەکان بەڵام خاڵێکی تری بەڵێ دوای دێمە وڵات بۆ خاڵەکەی تر بیرت نەچێتەوە دێمە وڵاتان کاک بەهجەت سەبارەت بە بڵێن لەو 6 مانگە ڕۆژانە چەند بەرهەماتووە چەندی هەنار دەکراوە چەندی بۆ ناوخۆ بووە دیارە وردەکارەکەی بەڵێ طبیعی بە پێی معنی خاڵێکی ئیجابی ئەم 6 مانگە کە هەیە ئەنی طبیعی هەموو راپۆرتێک ئیجابیات و سلبیاتی خۆی هەیە بەڵام ئەوەی کە ئیجابیاتە من تیامە بینی ئەوەیە کە کۆی بەرهەمیشی تیا بڵاو کراوەتەوە بڵێن لە راپۆرتەکانی پێشووترا باسی کۆی بەرهەمێنانی نەوتی هەرێمی کوردستانی تیانە بوو بەڵام لەم راپۆرتە تایەتی و بۆ نمونە لە چارەکی چوارەمی ئیمساڵدا ڕۆژانە 446,000 و تقریبا 300 بەرمیلێک ئەوەندە ڕۆژانە بەرەم هاتووە بەڵام ئەو هەناردەی کە کراوە بۆ دەرەوە بۆ لە ڕێگەی بۆریەوە کە ڕۆیشتووە تقریبا نزیکەی 398,000 بەرمیل ڕۆژانە هەناردە کراوە لە چارەکی ئەخیری 2022 بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە بە سەراحەت یعنی خۆی هەموو پرۆسەیەکی نەوتی هەموو پرۆسەیەکی گواستنەوەی نەوت لە جێگەیەک بۆ جێگەیەک ڕێژەیەکی هەیە پێ دەوترێت نیزاح ئەم نیزاحە بریتە لە بەهەڵمبوون بریتە لە ڕژان ئەم شتانە بەڵام نیزاحی بۆری لەبەرەوەی کە لە هەرێمی کوردستانە لە خۆرمەڵەوە هەتاوەکو ئەگاتە جەیهان بە بۆری ئەڕوات ڕێژەی نیزاحەکەی سفرە چکە نە بە هەڵمبوونی هەیە نە ڕژانی هەیە هیچ مشکلەیەکی نێت تاوەکو دەگاتەوە بەڵام بەپێی ئەم راپۆرتە کە من دەرمێنا لە ناو کۆی ژمارەکانە کە حکوومەتی هەرێم ڕایگەاندووە 1,321,910 بەرمیل کراوە بە نیزاح ئەم نیزاحەکە لە نۆتەکانی خوارەوە دەیخوێنیتەوە باسیەوە دەکات کە ئەمە ئاو و قوڕ و لیتە و ئەمانە بوو کە لە جەیهان فرێدراوە ئەمە 1,321,910 بەرمیل پێ دوایە وانە بەم شێوێ بە دڵنیایی بۆ شێوەیە نییە یعنی بۆ شێوەیە نییە چونکە لەبەر چەند سەبەبێک یەکەمیان ئەو نەوتەی کە بەرهەمیە لە ناو چاڵگەنەوتەکانی هەرێمی کوردستانە یەکەم قۆناغ لەلایەن چاڵگەکەەوە خۆی پاڵاوتنێکی بۆ دەکرێت تەبیعی هەموو نەوتێک کە دێتە دەرەوە لە زەویە بڕێک قوڕ و لیتە و ئاو ئەمانەی لەگەڵدا ئەو ئینکاری لەگەڵ ناکرێت کۆمەڵی موادی تریشی لەگەڵ دێتە دەرەوە کە لە ناو نەوتەکە تێکەڵاوە بەڵام کە هێتەوە لە تەخزینی لە خەزانی ناو چاڵگەکەدا ئەم نەوتە هەم سار دەکرێتەوە و هەم ئەم نەوتە درێنینی بۆ کرێت ئەو ئاو و پیسی و قوڕولیتی هەیەی لێرە نامێنێت یعنی کە لێرە بار ئەکرێت ئەڕات بۆ پامپین کە بینێرێت بۆ جەیهان لە خۆرمەڵە نەوتێکی پاکە و لەوێشەوە جارێکی تە درێنی بۆ ئەکرێتەوە ئەگەر قوڕێ پیسە لیتەیەکی پێوە بێت لەوێش ئەکرێت چونکە ئەو بەرمی لە نەوتەی کە تۆ لە خۆرمەڵەوە ئەینێریتە جەیهان کولفەیە دوو کولفەت لەسەرەکەوە یەکەمیان نرخی نەوتەکە خۆی نرخی نەوتەکە دووهەمیان نرخی کرێبۆریەکە کە تۆ لی ئەدەیت تاوەکو ئەگاتە جەیهان لەوێ چیت بۆ دروست دەکات یعنی سا بۆ نمونە ئەو 1,321,000 بەرمیلە تۆ کولی بەرمیلێکی کە حکومەت ئیعلانی کردووە من بە $69 فرۆشتومە کولی بەرمیلێکی کە ڕەتی $69 زائیدەن کولفەی نەقڵەکەشی باشە یعنی مەبلەغێکی زۆرە ئێستا هەر ئەو کەمێتە نزیکەی بە کولفەی نەقڵەکەی گاتە نزیکەی $10 ملیۆن باشە ئەمە هەمووی زەرەری بەر چیەکە بەرداهاتی نەوتەکەوێت کە ئەمانش بەڕاستی ئەچێتە چوارچێوەی بەهادەردانەوە و حکوومەتی هەرێم لە راپۆرتەکانیە لە بیدایەتی هەتاوەکو سە بۆ نمونە من راپۆرتێکم دەرێنا لە 2007 هەتاوەکو کۆتایی 2021 لە راپۆرتەکانی دیلۆیتە 55 ملیۆن بەرمیل نەوتی هەرێمی کوردستان لە تورکیا کراوە بە نیزاح مع العلم نەوتی هەرێمی کوردستان کە ئەیفرۆشێ بە پاڵاوگە ناوخۆکانی 1 بەرمیلیشی ناکرێت بە نیزاح 1 بەرمیلی
باشە ینی ئەوەی کە بڵێ بەکەڵک نێت و فرێدران بەڵێ لەناو هەرێمی کوردستانە ئەوەی کە ئەفرۆشتێ بە پاڵاوگە ناوخۆیەکان بۆ نمونە ئێستا سێری ئەم راپۆرتەی دیلۆیەکی ئەخیرکە کە هاتووە باسی ئەو تقریبا 544,000 بەرمیل ڕێک 544,000 بەرمیلەکە کەڕەتی $61 کراوە مەبلەغەکە دەرچۆ 23 میلیۆن دلار و کەسرێکەکات یەک بەرمیلیشی نەکراوە بەڵام ئەی خێرەتەوە بۆ تورکیا 1,321,910 بەرمیلی لەو کەمێتە کردو بە قوڕ و ئاولیتە ئەگەر قوڕ و ئاولیتە هەیە ئەبێ بۆ ئەمەی ناوخۆش حساب بکرێت ئەبێ بۆ ئەمەی ناوخۆش بۆیان دەربکرێت چونکە خۆ ئەو قوڕولیتەیە کە لەوێ هەیە بە هەمان شێوە بۆ نەوتی ناوخۆژەر هەیە باش ئەی بۆ پاڵاوتن لە ناوخۆ چۆنە دیارە بەکەم پاڵاوگێ دەرێ بۆیە بۆ کاریگەریەکی ئیزابیشی لەسەر مەسەلەی سوتەمەنی لە کوردستان نەبوو ئەگەر پێدانی بە پاڵاوگەکان زیاد کرابێ ئەو چۆنە دەرێ بە کێ بۆ کێدەی پاڵێوان ئێمە زین چۆنەکە حەکیمە خۆمان هەمومان لە ناو هەرێمی کوردستانە ژین و دۆخی خەڵکە بینین دۆخی هەرێمی کوردستانە بینین طبعی ئەمەی چارەکی چوارهەم کە ڕۆژانە نزیکەی 43,000 بەرمیل نەوت دراوە بە پاڵاوگە ناوخۆیەکان باشە طبعی ئەمە دوو فرۆشتنی ناوخۆیی تایە یەکەمیان 3,914,536 بەرمیل ئەمە نووسراوە لە راپۆرتەکەی کۆمپانیای دیلۆیتە نووسراوە ئەم نەوتەی کە دراوە بە وەزارەتی بە پاڵاوگەکانی وەزارەتی سامانە سروشتەکان طبعی وەزارەتی سامانە سروشتەکان خۆ یەک پاڵاوگەی نییە وەکو پاڵاوگەی ڕسمی وەکو ئەوی کە ئیجازەی لە حکومەتەوە هەبێ سەر بە وەزارەتی سامانە سروشتەکان بێ یەک پاڵاوگەی نییە ئەو پاڵاوگانە دیارە کە چێ دوو پاڵاوگەی و لە سنووری هەولێر و دووەکە نادرێت بە سنووری سلێمانی یەک بەرمیلی نادرێت نەخێر سنووری پارێزگای سلێمانی تەنانەت پاڵاوگە ئەهلیەکانیش نایانرێت نەکرد ئێستا ئەمەوتە پاڵاوگەمانەیە لە سوور قاوشان بۆ نمونە لە لای دوکان ڕایانگرتووە لە ئەمە نەوتمان نێبتان دێنێ ئامادەیە بۆ ئیشکردن و ئیشێکی باشی زۆری ئەوەی کە من معلوماتمە بێ 20,000 بەرمیل لە ڕۆژێکە بەڵێ ئەوە بۆ نمونە ئەوەی بازیان نایاندرێتە یعنی ئەمە بە کۆمەڵی پاڵاوگەیە و لەگەڵ ئەوەشە بەدەر لەو دوو پاڵاوگەی ترکە هەیە کۆمەڵە پاڵاوگەی تر هەیە لە سنووری پارێزگای دووەک و پارێزگای هەولێرە ئەم پاڵاوگانە پاڵاوگەی ئەهلین ئەمانیش نەوتیان بۆ دابی نەکرێت نەوتیان بەس کاریگەریەکە چییە بۆ نمونە ئەو 43,000 بەرمیلە لە سەر مەسەلەی بانزین بێ نەوتی سپی بێ بۆ کاریگەرێکی ئۆتۆی نەبوو ئەو بانزی ئەو نەوتە هیچ کاریگەریەکی نەبوو من بە بەڵگە بەجەنابێت بڵم طبعی ئەو نەوتەی کە ئەو نەوتە سپی کە بەرهەمێ ئەو کیرۆسینەی کە بەرهەمیان دێت و بەحساب بدرێ بە هاوڵاتیان ئێمە بینیمان حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگی دەی پار ڕایگەاند کەوتی ئێمە بەرمیلی نەوتمان کڕیوە بە 285,000 دینار و هەر بە تەسریحی فەرمی حکوومەت وتی ئێمە ئەو نەوتەمان لە دەروی هەرێمی کوردستان کڕیوە ئەگەر ئەم خۆی ڕۆژانە 43,000 بەرمیلی دابین کردووە بۆ ئەم دوو پاڵاوگەی کە سەر بە پێی راپۆرتەکە سەر بە وەزارەتی سامانە سروشتەکانە ئەی بۆ نەوتەکەی لە دەرەوە کرێ عەلە لەقەل لەو بیکڕیا بە سعرێکی ئەرزانتر لەو بیکڕیا بە سعرێکی ئەرزانتر پارەکە نەچواتە دەرەوە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم لە راپۆرتەکەی دیلۆیتە لە هەردوو چارەکی سێم و چوارەمی ئیمساڵدا ئەو نەوتەی کە دابین کراوە بۆ ئەو پاڵاوگانی وەزارەتی سامانە سروشتەکان وەکو لە راپۆرتەکە باسیەکات $1 ئەژمار نەکراوە لەسەر داهاتی نەوت ئەوەی کە بۆ حکومەت گەڕاوەتەوە ئەوەشی کە بۆ حکومەت گەڕاوەتەوە $1 دیارنیە داهاتەکەی لەکوێیە تێچووەکەی چەندە دیار نییە بەڵام لەناو هەمان راپۆرتیشە لە بەشی خوارەوە بڕی 13,306,827 دانراوە بۆ کلی پاڵاوتن کە دراوە بۆ دوو پاڵاوگەیە باشە نەوتەکەی پێدراوە داهاتەکەی دیار نییە لە راپۆرتەکان مەفروض بوو دیار بووە بەس حەق دەستێکی کە داویانە بەوان حەق دەستەکەیش لە کوی داهاتی نەوت 13,306,827 بڕاوە دراوە بوو دوو پاڵاوگە سوپاس دەکەم دێمە خزمەت کاک یادگار ویست باسی خاڵێک بکەی فەرموو بەس سەبارەت بەوەی کە بەڕێزت وتت ئێستا نەوتی هەرێم بۆ نمونە $70 لە چارێکی سێم $70 بڵین بینی هەبووە 35 میلیۆن بەرمیلیان هەنار دەکردوە تقریبا من لێکم دایەوە دەکاتە 595 میلیۆن دلار کە جیاوازی هەبووە لەگەڵ بازاری جیهانی یعنی ئەوەی چارێکی چوارەمیش $90 فەرقی بەرمیلێک نەوت لە خوار برێنتەوە فرۆشراوە 665 میلیۆن دلار دەکات یعنی باردووکیان زیاتر لە $1 زیان بەر هەرێم کەوتووە بەهۆی ئەو کەمتر لە نرخی جیهانی دەفرۆشرێت
بەتەکێت کە تۆ حسابیەوە بکەی لە هەر بەرمیلێکەوە $90 $7 کەمتر بکۆشی لە سعری بازار یاخود بەلایانی کەمەوە $6 بۆ $7 لەو نرخی کە پێشتریش قسەمان لەسەری هەبوو کە بێ بۆچی و جیاواز دێت زۆرە چونکە کۆمپانیاکان ئەڵێن فەرقی کواڵیتی نەوتی هەرێمی کوردستان و داشکاندەکەی کە بۆی ئەکرێ لە نێوان $3 يعني فەرقەکە زۆرە طبيعي ئەمە هەمووی تەسیرەکان لەسەر و داهاتێکەیەت بۆ هەرێمی کوردستان و لە نەتیجە هاوڵاتی و هەرێمی کوردستان زیانبەری سەرەکیەکەی بەتەکێت خاڵەکان پێویستم باسی کەم باسی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە دەڕێکوەریەوە و ئەو تاریفەیە یاخود ئەو دەیکەی راوە بە بۆری هەرێمی کوردستان طبيعي چەند بنەمایەکەیە بۆ دیاریکردنی نرخی یاخود ئەو کرێی کە ئەیرێ یا ئەوەیە بە پێی بەرمیلە کە بۆ هەر بەرمیلێک تێپەڕێ بە بۆریەکە چەندێک کرێی یاخود بە پێی ئەوەیە کە مەسافەکەی چەندێک دوورە بە پێی مەسافەکە دیارێتی یاخود ڕێژەیەکی سابتەوە دیاریکراوە یاخود ئەگەر ڕێژەکە بەرزودەست نەکا بە پێی ئەو پڕێکە پیاە هەنارداکە یعنی چەند بنەمایەکت هەیە کە ئەتەوێت بگەیت بەوەی کە ئایا سعرینەوت بەرزتر بێ کرێکە زیاتر بێ یا کەمتر بێ ئەمانە شەمەی معادلات ئەکرێ بەکاربێت بەس کاتێک ئەم معادلاتانە هەمووی بەکارێنی ئەتەوێت بگەیتە نەتیجەیە نرخی نەوتەکەیە کرێیەکی سابتە یاخود بە ڕێژەی نەوتەکەیە کە پیاە تێپەڕە سیرەکەی لە هەموو لێکدانەوەکان تا ئەگەی بە بەس لەوەی کە نرخی نەوت با بڵێن بەرزە کرێکە دابەزیوەوە زۆر جاریش بە پێچەوانەوەیە کە ئەبینیم ئاستێکی دیاریکراو نییە ڕێژەیەکی دیاریکراو نییە لەو نرخەی کە ئەیرێ بە کۆمپانیاکانی گواستنەوەی نەوت مەبەستم هێڵی نەوتە چ لە تورکیا چ لە هەرێمی کوردستان و ئەبینین لە مانیەکە و بۆ مانیەکی تر کرێکە گە تەوزیعی دەسەر بەرمیلەکان فەرقەکە جاری وایە هەر بەرمیلێ $3.5 جاری واشە بەرزە بێتەوە بۆ $5.5 ئەمە لە خاکی تورکیا تاریفەی تێپەڕێنەکە لە ناو هەرێمی کوردستانە خاڵکی ئیجابی هەیە کە لە بدایەتی ساڵی 2022 تاکو ئەخیرە لە هەر چوار راپۆرتەکە چوار چارەکەکەیە ئەبینین ئەو کرێی کە ئیراوە بە کۆمپانیای گواستنەوەی هەرێمی کوردستان کە بۆری هەرێمی کوردستانە کە کار گروپە لەگەڵ ڕۆزنەفت بە شەریکی هەردووکیان هەیەە سیرەکەین ئەو کرێ زۆر کەمی کردووە بە بەراورد بە ساڵەکانی ڕابردوو و پێشتریش چەندین جار ئێمە و کەسانی تریش گلەی ئەوەیان کردووە ڕخنەیان ئەویان لە هەرێمی کوردستان گرتووە کە بۆچی ئەم کرێ زۆر زیاترە لەوەی تورکیاش زۆر جار بۆ بەرمیلێک تقریبا کە معادلەکە دەکرد یاخود تەوزیعی ئەو بڕەتە کرد کە پێیان تێپەڕیوە بەرمیلی $6 بۆ $7 هەنێجار بۆ $5 دابەزیوە بەڵام ئێستا تێبینی ئەوەکەین ئەم کرێ زۆر دابەزیوە لە ساڵی 2022 و لەوەی تورکیا کەمترە بەڵام لە هەمان کاتا دیسان هەمان پرسیارمان ڕوبەڕووە دێتەوە لە چارێکی وا هەیە 106 ملیۆن ئیراوە بە کۆمپانیا بۆ گواستنەوەی هەرێمی کوردستان لە ئەخیر چارەکە سێرەکەین $10 ملیۆن ئیراوە یعنی لە 106 ملیۆنەوە بۆ 10 ملیۆن فەرقەکە زۆرە بەرزونزمێکی زۆر هەیە لە پێدانی کرێی بۆری هەرێمی کوردستانیشە ئەمەش دیسانەوە جێی پرسیارە ئایا ئەمە بۆچی وایە ئایا بەشێکی ئەوەیە کە ئەو پارانەیە نەگەڕاوەتەوە بۆ ڕۆژنەفت پێشا لە حکوومەتی هەرێمی کوردستانە یاخود نەخێر یعنی دیسانەوەگەی بە بنبەست نازانی ئایا بە سعری نەوتە بە بڕی نەوتەکەیە کە پێیان تێپەڕیوە بە توولی بۆریەکەیە هیچیان دیسانەوە ناگەی بە ئەنجامێکی چونکە بەرزونزمیەکان و گۆڕانکاریەکان لەو پارەی کە وەریان گرتووە لە چارێکێکە و بۆ چارێکێکی تر فەرقەکەی زۆرە خاڵێکی تر کە دیسانەوە راپۆرتەکە پێمانەڵێ بڕێک پارە هەبوو هەرێمی کوردستان لە لوبنان گیری خواردبوو ئەم بڕە پارەیە لە ساڵی 2019 بەشێکی بوو لە ساڵی 2021 بەشێکی تری بوو $380 ملیۆن بوو لە وەجبەی یەکەمە لە ساڵی 2019 بەڵام لە بیدایەتی ساڵی 2020 تا بڕێک لەم پارەیە کەم بوویەوە حکوومەت هەرێم توانی بیا هەنێ خەرجی تری نەوتی کە 294 ملیۆنی مایەوە تا ئیستا لە 2019 294 ملیۆن لەوێ ماوە ئەوەی جێی تێبینیە لە ساڵی 2021 دوای ئەوەی 2 ساڵ و نیوێک زیاتر حکوومەت هەرێمی کوردستان ئەو بڕە پارەی وەکو پێشەکی نەوت کە بۆی هاتووە گیری خواردووە لە تورکیا لە ساڵی 2021 لە مانگیەکە دیسان 310 ملیۆن یۆرۆ وەکو پێشەکی نەوت ئەچێتە سەر حسابێکی لوبنانی دیسانەوە لەوێ گیری خواردووە ئەگەر لە یەکەما دەرسمان وەرنەگرت لە دووەما بۆ دەرسمان وەرگرت تا ئەو پارە لەوێ گیری نەخواردەکە
زیاد لە ملیارە دۆلارە. ئەمە و خاڵانە بوو بە شێوەیەکی گشتی. راپۆرتەکانی دیلۆیت پێمان دەڵێن سەکتەری نەوت سەکتەرێکە کە ناڕوونی تا ئیستا زۆرتیایە و پرسیاری زۆر هەڵەگرێ و تا ئیستەش پرسیارەکان ئێمە هەر لە راپۆرتەکانی ساڵی 2017 تا راپۆرت ئەیسەوە دەرچووە بەردەوام پرسیارمان هەیە و پرسیارەکانمان دووبارەکەینەوە بەڵام بەداخەوە پرسیارەکانمان بێوەڵام تا ئیسامی ماوەتەوە لە کاتێکمانەوە پەیوەندی بکەین بە کۆمپانیا نەوتەکان و کۆمپانیای نەوتە بۆ لە ماوەی دەقا جوابی ئیمەیل منی یاوەتەوە 6 پرسیارم لێ کردو لە ماوەی دەقا جوابی ئیمەیلەکەن جوابی هەموو پرسیارەکان یاومەتەوە بەڵام وەزارەتی سامانە سروشتەکان و حکوومەت هێرشی کوردستان بەداخەوە نەجوابی پرسیارێنەوە نەوەڵامی پرسیاریشتێن. بەڵێ سوپاسان دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژی کورت و دەینەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. تيبي أولا يو أملا جبسيني أحمالك ميسيري كان هيرج بركيني شو كان كربا خوراكي تيبي أولا أزاني أبي وقت من تعمي كي إنجا أزاني غول عفرة وقت ميسيلي أزاني همي عليك الغول حرب جبسینینی دامێکی لێیاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان کاک بەجەت سەبارەت بە کرێبۆری ئەوەی کاک یادگاریش باسی کرد سبین لە ناوخۆ بڵێن کرێبۆرێکە هەردوو چارێکی دووەم و بڵێن سێم و چوارم بوو لە کارێکی دووکی ئاشکرا نەکراوە بەزەوەی تورکیا بۆنم لە چارێکی چوارم لە 16 کرێبۆری بووە. بۆچی ئەوەندە زۆر ئێستا وەزارەتی نێوتی عێراق باسی لەوە کردو ئەوان بە $1.5 بەس بۆچی نەوتێرێم کە بە هەمان بۆریدا دەڕوات $6 بێ بۆ بەرمیلێک. بەڵێ طبعی ئەمیش بەڕاستی هەروەکو بگەڕێمەوە سەر ئەو بابەتە هەر ڕەبتی هەیە بە ناشەفافێتەوە بە ڕەبتی هەیە بۆی کە سێکتەری نەوت لە هەرێمی کوردستانە هەتاوەکو ئێستا سێکتەرێکی مؤسساتی نییە و سێکتەری نەوت لە هەرێمی کوردستان هەتاوەکو ئێستا بە بنەمایەکی و لەسەر ئوسوسێکی زانستی نابرێ بڕێوە و ئەوەی کە هەیە بەڕاستی میزاجی با بڕێوە میزاجی با بڕێوە. ئێستا بۆ نمونە وەکو کاگیادگاریش باسی کرد ینی لە کرێی بۆریەکانە بەرز و نزم بوونەوەیەکی ئێژگار زۆر گەورە بین. ئێستا بۆ نمونە هەر لە ئەخیر راپۆرتی دیلۆیتە 149 ملیۆن و 536,000 $7 ئەمە کرێی بۆری بووە لە ناو خاکی تورکیا کە لە سنوورەچێتە ئەودی و بەڵام لە ناو هەرێمی کوردستانە $10 ملیۆن بوو. مع العلم ناو هەرێمی کوردستانیش بڵێن نزیکەی 300 کیلۆمەترێک یعنی زۆرە یعنی تۆ ئەمە دای بنیت بۆ لێرە بەم شێوەیە بۆ لێوە بۆ شێوە بەس هەندێک جار بە پێچوانم بێسە راپۆرتەکانی پێشتوەندی جار ناو هەرێم لە 100 بووە
بۆ نمونە تورکیا 4 بۆ 6 بووە کاک حەکیم لە هیچ راپۆرتێکە لە هیچ راپۆرتێک لە مانگە بۆ مانگە فەرقی کردووە یعنی تاوەکو ئێستا ئەو بنەمانیشی کە یادگار باسی کرد زۆر جوان شی کردەوە یعنی ئەو بنەمانەی کە تۆ کری بۆریەکەی پێدیاریەکەیت بەڵام ئەمەی لە هەرێمی کوردستان نایە ناچێتە چوارچێوەی هیچ کام لەو ڕێسایانەوە باش بەس لە هیچ وڵاتێکی دنیا هەیە تۆ لە ناوخۆی وڵاتەکەی خۆت کرێ بۆری بدەیت ئێستا عێراق خۆی جگە لە تورکیا خۆ لە ناوخۆی وڵاتەکەی کرێ بۆری ئەسڵان کاک حەکیم ئەسڵان بۆرەکە بۆ فرۆشرا بۆرەکە خۆی بۆ فرۆشرا بۆرەکە بە بودجێ هەرێمی کوردستان ئەوەی کە لە ناو هەرێمی کوردستانە دروستکرا بۆ فرۆشرا بە 500 میلیۆن دلار یعنی تۆ یعنی چی منطقی تیا بچی 500 میلیۆن دلار وەربگری لەو کاتەوە کە نەوتی هەرێمی کوردستانی پیاڕات لەوانێت 500 میلیۆن دلاری درابێتەوە بە کری ئەو بۆریە یعنی خۆی ئەزای چۆنە پەیوەندی بە چی هەیە پەیوەندی بەوە هەیە کە لە هەرێمی کوردستانە هەتاوەکو ئێستا تۆ موسسەیەکت نییە کە سێکتەری نەوتت بۆ بەرێ بەڕێوە وە سێکتەری نەوت تاوەکو ئێستا بنەما زانستیەکانی بۆ دانە ڕێژراوە و ئەم سێکتەرە بە شێوەیەکی زۆر عەفەوی ئەبرێ بەڕێوە باشە بەس ئەو زیانی کە جیاوازیە فرۆشتنی نەوتیاریم لەگەڵ برێنتە بڵێن لە 6 مانگی کۆتایی ملیارێک و 260 میلیۆن دلار ینی زۆر نییە زیانێکی زۆر نییە کە ئەو داشکان نەدەکرێت بۆچی ئەوەندە جیاوازیە بێ خۆ لەگەڵ نرخی برێنت خۆی ئەزای چۆنە ئەوە هەرزان فرۆش بەپێی IPI خۆی نەوت کە دیاری ئەکرێت ئێستا هەتاوەکو لە راپۆرتەکەی دیلۆی تاتیایەتی نزیکەی 234 میلیۆن دلار حکوومەتی هەرێمی کوردستان داوێتی بە حەقی تێستی نەوتەکەی کە لەوێت تێست دەکرێت لە جیهان طبیعی هەمووی ئەبێ مەنەفێستی لەگەڵابێت و تێست کرابێت بۆی کە بزان API نەوتەکە چییە چۆنە اینجا ئەو کۆمپانیایتر لێت دەکرێت ینی بە شێوەیەکی عەفەوی نییە دانیشە نەوتەکەت لێ بکرێت ئەبێ هەمووی مەنەفێستی لەگەڵابێت حەقی ئەمە ئەو مەبلەغەی داوە حکوومەتی هەرێم لەوێ لە پارەی نەوتی هەرێم بڕاوە باشە و لەگەڵ ئەم API خۆی برند API-یەکەی 43 ئەوە ئێمە چەندە؟ ئەمە ئێمە 36 ئەمە ئێمە کە تێکەڵاوەکرێت طبیعی ئێمە چەند جۆرە نەوتێکمان هەیە ئێستا بۆ نمونە نەوتی شیواشۆک API-یەکەی 47 لە برند زۆر باشترە نەوتی منتیقەی حەسیرە و سەرقەڵاو ئەمانە API-یەکەی 43 نەوتی سەرسەنگ و ئەمانە API-یەکەی لە دەوری 41 42 ئەوش نەوتێکی سووک و باشە بەڵام لە هەمان کاتیشە نەوتمان هەیە بۆ نمونە نەوتی فیشخابور و نەوتی تاوگی و ئەمانە نەوتێکی زۆر قورسی ترشە باشە بۆ ئەوەی کە API نەوتەکە بەرز بکرێتەوە حکوومەت هاتووە ئەم نەوتانەی میکس کردووە هەمووی تێکەڵاو کردووە و سەرڕای ئەوەش هێت بەش ئەو کۆندێسیەتەی کە لە API-یەکەی زۆر بەرزە کە لە کۆرمۆر بەرهەم دێت وەکو لە راپۆرتەکانی کۆمپانیای داناغاز پار ساڵ بڵاو کرا بە 85 دلار بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیان داناوە حکوومەتی هەرێم لە کۆمپانیای داناغاز یەکڕێتەوە میکسی نەوتەکەی کاتاوەکو بتوانێت API-یەکەی بەرزکاتەوە بالفعل گەیاندوێتە 36 تقریبا ئەوەی کە من ئاگادارم نەوتی هەرێم 36 و بە هەمان بۆری بە هەمان نەوت بە هەمان شێوە کۆمپانیای نەوتی باکووری عێراق نەوتی ناردووە کە نەوتی کەرکووکە ناردوێتی بە هەمان بۆریە طبیعی بە تێکەڵاوی ژێنێرن بە جێژ ناینێرن لەگە نەوتی هەرێمیشە تێکەڵاو دەکرێت دەچێتە جیهان ئەوان چەند دەیفرۆشن ئەوان چەند دلار بە 83 دلار فرۆشتویانە معدلی عێراق لە چارەکی چوارەمی پارە 83 دلار بوو هەرێمی کوردستان 83 دلار و نیویش بوو باشە هەرێمی کوردستان بە 69 دلار فرۆشتی تقریبا 12 دلار و نیو خوار سعری عێراقیشەوە فرۆشتێتی 19 دلار خوار برند فرۆشتێتی مع العلم ئەو سعری خوار برند ڕاستە بۆ نمونە جیاوازی نێوان هەر ژمارەیەکی API ئێستا لە ئەمەی عێراق لەگەڵ API حەوت ژمارە بینە ینی حەوت ژمارە هەیە ئەم 43 API برند ئەم 36 تقریبا بۆ کولی API نزیکەی دلار و نیوەک فەرقەکات ینی سعر دابەزێتە خوارە چونکە هەتاوەکو API-یەکە نزمتر بێت ئاستی موادە سووکەکانی وەکو بنزین و گازۆیل و لەگەڵ کیرۆسین و ئەمانە دابەزێتە خوارەوە نیسبەتی چی زیادەکە RCR و کۆمەڵی بابەتی تری زیاد دەکات کە ئەمانە واکات کە کوالیتی نەوتەکە خراپتر بێت کە کوالیتی خراپتر بوو تەسیل لە سعرەکەشی دەکات بەڵام ئەمەی هەرێمی کوردستان 19 دلار یعنی لە هەموو قیاساتێکی دنیا کە هەیە بۆ فرۆشتنی نەوت
تێپەڕاند یعنی ئەوەی رووسیا ئێستا بۆ نمونە نەوتی ئۆراڵس هی رووسیا باشە نەوتی ئۆراز نەوتێکی ترشی قورسە زۆر قورسە و سەرەڕای هەموو گەماروانشی لەسرە سەرەڕای هەموو ئەو کێشانش کە دروست دەکرێت بۆ ئەو باخیرانی کە نەوتی رووسیا بارەکەن لە ئەخیری نبینم نزیکەی 52-53 دلار لە FOB بەمەنە ئەیفرۆشێت یعنی ئەمەی هەرێمی کوردستان ینی گوناحە بەجێ تاڵان فرۆشیەوە تاڵان فرۆشەیەکە بە دڵنیایی یعنی تۆ کولی ئەم بەرمیلە نەوتێکی ئێستا لە هەرێمی کوردستان هێتە دەرەوە بە پێی زانستی جیولۆژیا نزیکەی 500 میلیۆن ساڵی ویستۆ تا دروست بووە یەک بەرمیل نەوت کە ئەمە ئەو نەوتە کە دروستە بێت لەو مەکمەناکە کۆ بێتەوە 500 میلیۆن ساڵی ویستۆ تۆ ئەم بەرمیلە دەرێنیتە دەرەوە تاڵان فرۆشی ئەەکەیت ئەبێ خەڵکی کوردستان 500 میلیۆن ساڵی کە دروست چاوەڕێکە تاوەکو جارێک ئێستاوەندە لە نەوت بێزار بۆ ڕەنگە پێی خۆش بەر نەمێنێ بەشێکی زۆر بەرەو نەمانیش شوە زا خۆ تۆی کەڵگە نەوتەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی هەمووی ئاستی بەرهەمێنانیان دابەزیوە بەس بۆ پێداویستی ناوخۆی ئەو نۆتەیە کە کوالەتی باشە و وایە دەڵێن ئەوەی کە کوالەتی باشە لێرە لە نەوتی هەرێم یاخود بڵێن دە پاڵەورێ بۆ ناوخۆی هەرێم نییە بۆ عێراق و بۆ تورکیا لە پاڵاوەکانی هەرێم شتی وە هەیە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە ئێستا ئەپاڵێورێت یعنی هیچ کاریگەریەکی نەبووە لەسەر بازاری هەرێمی کوردستان بەس بۆ کوالێتەکەی بانزین بێ نەوتی سپی بێ گازوایل بێ وەکو کوالێتەکەی ئەوەی کە ئەبێ بە بەرهەم بۆ نمونە کە ئەبێ بە گاز و بانزین و نەوت و ئەمانە ڕەبتی پەیوەندی هەیە بە چیەوە پەیوەندی هەیە بە کوالیتی ئەو پاڵاوگەی کە ئەو نەوتە ئەپاڵێوێت چونکە هەموو ئەو کە نەوتی خام ئەپاڵێورێت لە قۆناغی یەکەمە بانزین دروست ناکات لە قۆناغ یەکەمە مادەیە دروستەکە پێ دەوترێت نەفتا ئەم نەفتایە قابلە بوو ئەوەی کە تۆ بیکەی بە بانزین لە دوایە ئەبێ ببرێتە وحدەیەکی ترەوە بە چەند شێوازێکە بۆ نمونە وحدەی ئەزمەرە هەیە وحدەی تەحسینی بانزینە کۆمەڵە وحدە هەیە جارێکە بێ ئەم نەفتایە گەرم بکرێتەوە تقریبا نزیکەی تا دەوری 350 پلە و دوای ئەوەش مادەی هەدرەجەی هایدرۆجینی بۆ زیاد کرێ و کۆمەڵێک ڕێکاری تری بۆ زیاد دەکەن اینجا ئەبێتە بانزین ئەبێتە بانزینێکی کە کوالیتی بێت بەڵام ئەمەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە ینی بانزین نییە ئەو نەفتایە دەهێنن بۆی کولفە ینی کۆست کولفە زیاد نەکات ئەم نەفتایە لەگەڵ کۆمەڵە مادەی ترا بۆ نمونە مادەی MTBE لەگەڵ کە مادەی سەرەتانی تێدایە بەڵە مادەی MTBEش خۆی بە کەمیەتێکی زۆر بەرزکە مادەی سەرەتانیە لەگەڵ کۆمەڵە مادەی ترا تێکەڵاویەکەن لەگەڵ کۆمەڵە بۆ نمونە ئەم کۆندێسێتی ئێرشکە هەیە تێکەڵاویەکەن ئەمە میکسیەکەن تێکەڵاویەکەن شتێکی دێ دەرەکەن ناوێنێت بازین بەزەو عێراقەمە وەردەگری عێراقەوەی نایەوە عێراق پێویستی پێی نییە لە هەرێمی کوردستان بازین بەزەو کوالێتێشی ناوێ دەکڕێت ئەوەی بووی دەپاڵێون ئەوەی کە بۆی دەپاڵێت بۆ مواصفاتەلیان وەرناگرێت بۆ مواصفاتەلیان وەرناگرێت بە هیچ شێوەیە سوپاس دەکەم کاک یادگار سەبارەت بە بڵێن داهاتووی نەوت لە بینی هەرێم و بەغداد ئەوەی کە ئێستا پێشتر بەڕێز لە بەرنامێکی مەباسی ئەوت کرد بوو کە سەوەکو جۆری لە قاچاق بڵێن مامەڵە لەگەڵ نەوتی هەرێم بکرێت یعنی پێشبینی دەکرێت ئەگەر ڕێکەوتن نەکرێت بەرمیلێک نەوت کەمتر لە بڵێن 20 دلار زیاتریش بڵێن لە خوار برێنەوە بفرۆشێ بەم شێوێ ئەگەر ڕێکەوتنێک نەکرێت لە 2023 پەتەکرد مەترسیەکان زیاترە لەسەر هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان دایم هەڕەشیان کردو ڕاست ئەمانە هەمووی پێشتر چەند جارێکیش باسم هەرێمی کوردستان سیاسەتی خراپی کردووە سیاسەتی دواخستنی کێشەکانی کردووە لە پێوەی کە حەلگا هیواداری بتوانێت کێشەکان حەلگا هەرێمی کوردستان ئاڵۆزە سەختە قۆناغەکە چونکە پێشتر نییە بینیمان قۆناغ بە قۆناغ ئێمە 3 ساڵ لەمەوە پێش باسی ئەومان کرد کە ئێستا داوای 150,000 بەرمیلی ڕۆژانە ئاکار ڕۆژێکێت ئاستی فشارەکان زیاترێ ئەگاتە هەموو داهاتی هەرێمی کوردستان یا هەموو بەرەمی هەرێمی کوردستان ئێستا بینین لەوایە وازانم هەرێمی کوردستانیش گەشتۆتە قەناعەتێکە بەڕێی من نازانم هیوادارم وابێ کە بەرهەمی نەوتەکە تەسلیمکە لە مقابل ئیدارەدانی گەڵگەکان بالای خۆت بێ بەڵام بەرهەمەکە لە جەیهان تەسلیمیکە بە چۆمە بۆ فرۆشێت داهاتێکی زیاترە دەڕێتەوە ئەو وەختە نیاز پاکیەکەی من لە شیکردنەوەیەکمان تقریبا پێش 6 مانگە پێش باسی ئەو کردە وەختە تۆ ئەتوانی بە شێوەزێکی کردانیشی کە ئەوە تا من وازم لەوە هێناوە داهات بەرهەمەکەت پێش تەسلیمەکەم
لە جەیهان تۆ بیفرۆشە فەرموداعاتەکەی دوایە لە بودجە پشتی ئێمە بە ئێستاوا ئازانم ئاراستەیەک بەوە هەیە هەرێمستان ئەوێ بگاتە ئەو نەتیجەیە سیاست نەشریکردنەکە بگرێتە بەر بەڵام سەختە کە ئەمانە هەمووی سەرکۆکراوەتەوە لە قانونی یاسای دەوڵەتی غازی فیدراڵیە کە ئەم یاسایە لە ساڵی 2010 جارێک ئاماژەم کرد ئەم یاسایە بەشەلی هێنا نەتواندا مۆحی هەرێمی کوردستانی تیاجێ بکرێتەوە لە کاتێکا کە هەرێمی کوردستان زۆر بەهێزترە موقفی قانونی بەغا بەهێزترە موقفی ناوخۆی لایەنەکان کە ئەوەی کە هەمووی خیتابیان دژی هەرێمی کوردستان تقریبا یەکێکە یەکگرتترن دژی هەرێمی کوردستان لەبەرەوە زۆر زۆر قورسترە و با بڵێن بە شەیتانەکردنی هەرێمی کوردستان کراوە لە ماوەی ڕاپۆرتوان لە ڕێگەی دیاتاتەوە کە هەرێمی کوردستان غەیری ئەوەی کە هەرچی سەرۆکی خۆی هەیە ئەوێ سەرۆکی ئێبست لەگەڵ خۆیان بەرێت و داوای بودجە لە ئێمەکە لە کاتێکا کە ئامادەنی هیچ شتێک تەسلیمی بەغا بکاتەوە ئەمە لەبەرەوە لە شارێک عێراقیشا ئیتیجایەک بەوە کە زۆر جار ئەگەر سیاسیەکانیش کە لەگەڵ با بڵێن لەگەڵ هەرێمی کوردستانە مەیلێکیان نەبێ ناوێرن لەبەر شارێکی جنوب کە ئەوە پیشان بدەن لەبەرەوە زۆر جار لەوانەیە لە کوردنەوە داخراوەکان شتێ بڵێن بەڵام پێیان سەر ئەرزی واقع ناتوانن دژی ئەوە بن کە شارێک داوایان لێکرا یاخود ئەو با بڵێن ئەو جووە بن کە لە شەقامی عێراقیان کراوە لەبەرەوە بەدڵنیایی ئەرکی نوێنەرانی حکوومەت هەرێمی کوردستان و وەفدی دانوستکان کاری هەرێمی کوردستان لە بەغا قورسترە سەختترە بەڵام ناڵێن هیچ ئەمەلێک نییە بەڵام کاری وردیەوێ زۆر بە وریایی ئەبێ مامەڵە بکەن و ئامادە بن کە بن لە پێناوی ئەوەی کە دەستیان نەری دانوستان یعنی تۆ شتێکی لە مقابل شتێک وەرەگری ئەگەر موقفەکەت زەعیف بێتە بەداخەوە لەم هەرێمی کوردستان ئێستا لە موقفێکایە کە زەحمەتە بتوانێت زۆر پێدا بکرێت لەبەر ئەوە هەرێمی کوردستان لە بەرژەوەندیەتی بە شێوەیەکی گشتی لەسەر خاڵە سەرەکیەکان دەکەوێت و هەنگاو بنێر بەرەوەی کە بڵێ ئەوەتا من هاتوو هەنگاوێک هاتوو بەتە پێشەوە دەفەرمووی هەڵ بێنە پێشەوە چونکە چەندین جار وتمانە حکوومەتی عێراق دەوڵەتە هەرێمی کوردستان دەوڵەت نییە هەرێمی کوردستان تا ئیسەش بەرپرسانی عێراق زۆر جار و بەرپرسانی وەزارەتی دەوڵەت چەندین جار ئاماژیان بەوە کردووە نەوتی عێراق قاچاق دەبێت یعنی هەرێمی کوردستان اعتراف بەوە ناکات تا ئیسەش چەندین ساڵە زیاد بە 12 ساڵە هەرێمی کوردستان سەربەخۆ نەوتەکەی فرۆشە هیچ مامەڵەیەک و هیچ حسابێکی بۆ حکوومەتی عێراقی نەکردووە لەگەڵەوەش تا ئیستا حکوومەتی فێدراڵی یا وەزارەتی نەوتی عێراقی ئەو نەوتەی بە نەوتی قاچاق لە قەڵەتە بەرەوە ئەگەر نەگەینە ئەنجام ئەوە تا نەتیجەی دادگای پاریسیش لەوایە کە دەرچێت و دەرنەچێت و هیچ ئامادەیەک نییە بەوەی کە لە بەرژەوەندی تورکیا دەرەچێت دەڵێن لە بەرژەوەندی تورکیا بەسمانەوەی کە ناڕاستەوە بەرژەوەندی هەرێمی کوردستان چونکە فشارەکان لەسەر داشی عێراق زیاتر زاڵترە بێ بەسەر تورکیا لەبەرەوە کێشەی زیاتر و موقفی قانونی بەغا بەقوترەکە دژی هەرێمی کوردستان لەبەرەوە چارەمان لە بەردەما ئەوەیە کە بتوانین بەپێی دەستکرد بە لە یاسای نەوتەخوازە بە شێوەیەک دای ڕێژی چەند دەوڵەتمانە کە شایستەکان و حەقی خەڵکی هەرێمی کوردستان پارێزراو بێت بەڵام بنودی ئەو یاسا نابێ مەقاسی بێ قابلی تەویلی زۆر بێت کە دایم لە بەکارهێنانی وشار بەداخەوەڵێم کورد گۆڵی لێکراوە لە ڕابردووە بەڵێ سوپاس دەکەم کاک باجەت خولەکێکمانەوە سەبارەت بۆ کێشەی کە بۆ غاز دروست بووە جگە لە بڵین نەوتی سپی ئێستا 126 خەڵک وەری گرتووە خازەکەش بۆ کێشە دروست بووە هەم لە ڕووی کارەبا و هەم لە ڕووی غازی شلی ماڵانیش بە کورد سپاس لە ڕووی غازی ئەوەی کە بۆ کارەبا دابینەکرێت و بەپێی ئەوەی داناغاز کە بینیمان ئینتاج زیادی کردووە کەمی نەکردووە لە 100 زیادی کردو کەواتە وەکو سوتەمەنی بۆ هەردوو ویزگەی هەولێر و چەمچەماڵ کێشەی نییە بەڵام وەکو سەبارەت بە غازی شل LPG کە تەوزیعکرێ بەسەر ماڵاندا تەبیعی لەبەر ئەوەی کە خواست زۆر بووە لەسەر غاز
بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و بەرز بۆ تۆ ئەوش نەتیجەی گرانی نەوتی سپی لەگەڵ نەمانی کارەبا و کەمبوونەوەی سەعاتەکان و کاتژمێرەکانی کارەباوای کردووە کە خەڵک هانابەرێ بۆ غاز بووە وای کردو بەس بۆ هەناردەی دەرەوە بکرێت لە سەدا چلی ئێستا هەناردە ناکرێت ئێستا هەناردە ناکرێت هەر بۆ ناوخۆی هەرێمی کوردستانە بە شێوەی تیجاری پێی دەفرۆشێت بەشیش ناکات لەبەرەوەی کە ئەو کەمێتێسا لە هەرێمدا هەیە ڕۆژانە 1058 تن کۆی غازی هەرێم 1058 تن بۆ دایانوت هەناردەی ئەوروپایی دەکەن بازاری ئەوروپا گەرم دەکەنەوە وەڵاجارە بۆ کوردستان با دابینی کە خوا گەورێ بۆ ئەوروپا سپاس بۆ هەرداتان زۆر سپاس بۆ بەهجە ئەحمەد هەروە یادگار سدیق سپاسی ئەمەدەبوونتان دەکەن سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران و پاتانەوە